شەشەم سوکایەتی کردن بە مسلمانان چونکە لە هەوازن هەژارن بێدەسەڵاتن دەستکورتن پارەیان نییە دەرناکەون لاواز و بێهێزن وەکو خوای پەروەردگار باسەکە بە سەیدنا نوحیان ئەوت عليه السلام هەروە بە پێغەمبەرانی تر قالوا أنؤمن لك واتبعك الأرذلون هەنوو جا ئێمە باوەڕ بێنین و شوێنکەوتوی تۆ بین و بچینە ڕیزی ئەو هیچ و پوچانەوە کە شوێنت کەوتون ئەو فەقیر و داما و دەستخەڕۆیانەوە اینجا بۆی خەڵکەکەیان لێ دوورخنەوە ئەیانوت وەرن بزانم کام کۆمەڵ و لایەنمان ئاست و پلەی بەرزتری هەیە و کۆڕی کاممان قەڵە باڵخترە دیوانی کاممان گەورەترە قال الذين كفروا للذين آمنوا أي الفريقين خير مقاما وأحسن نديا ئەوان بە خەڵکەکە ئەوتە وەرن بۆ ئەوەی ڕێگاکەیان لێ بگۆڕن چاواشەیان کەن ئەم پێغەمبەرانە سەلامی خۆیان لێبە لەگەڵ شوێن کەوتوەکانیان شتێکی تر باسەکەن باسی دوو خاڵی سەرەکیەکە خوا بناسن و بیپەرستن بە تاکوتەنهایی بەو شێوەیە و بەو جۆرە بیپەرستن کە فەرمانی پێداوە لەگەڵ وەرگرتنی شەریعەتەکەی کە بۆ حکم و دەسەڵاتی نێوخۆتان بیسەلمێن و بیچەسپێن